بەنای خودای بەخشندەی میهرەبان ئەم چالاکیانە چالاکی ستاندەر بەڕاستی چالاکیێکی ستاندەردە بە ئومێدەم هەمیشە بەردەوام بێت چونکە ئەمانە شتی نوێن وە پەیامی نوێن وە قسەی نوێن ئێمەش بە ئومێدین کە بتوانین وەکو میلەتێک وەکو گەلێک وەکو ڕۆژی میران وەکو ئەم شارەکە ئەم شتانە جوانانەی تیاکرێ بەردەوام بینەوە مرۆڤ بتوانێت پەیامی خۆی بگەێنێت چونکە ئەگەر مرۆڤ پەیامی وەسا و لە پەیام بەخشی ناوەسا ئەوە ژیانی ئەوە سێ چونکە ئێمە کە مرۆڤین هاتوونەتە نێو کای ئەم ژیانەوە بێت لەسەر کای ئەم ژیانە قسەمان هەبێ وتەمان هەبێ ئەبێ پەیاممان هەبێ ئەوە ئێوارەیەکی کۆڕێکی جوان بوو دکتۆرشتی زۆر جوانی وتوە ئێوەش وەکو ڕێکخراوەکەتان وەکو ستاندەر بەڕاستی کارێکی جوانەوە بۆ ئومێدەم کە بەردەوام بێت چونکە ئەمە بێتە هۆی هۆشیاری وەکو من لە مداخلێکیشا کەوتم غاندی ئەڵێ ئەگەر بە ساڵێک هۆشیاریم پێ بدەن من بە بانگە سەر بە خۆیتان پێدەم بەداخەوە بێ ئێمە هەوڵدین کە غیابی هۆشیاری لە ناومانە نەبێ ئەمە کارێکە بەردەوامی پێویستە بۆ ئومێدەم یەکەم جار نەبێ کۆتا جار نەبێ و بتوانن هەمیشە لە هەموو شارێک لە هەموو شارێکەیەک تەنانەت بگاتە کۆڵان و گەڕەکەکانیش ئەم کۆڕانە بەردەوام بێ چونکە مرۆڤ پێویستی بەوەیە نوێ بێتەوە ئەگەر مرۆڤ وەسا لە دۆخەکە ئەوەی تر ئەو دۆخە مانگە بێ و لیخن ئەبێ و دواییش ناتوانێت بگات بە هیچ ئامانجێ من بۆ ئومێدم ئەم کۆڕانە بەردەوام بێ بۆی بتوانین هەر هیچ نەبێ ئێمە لە کاروانەکە جێ نەمێرین و بتوانین بەرەو پێشەوە بڕۆین چونکە ئەگەر دۆخێکی وەستا وەکو ئەو دۆخەی کە ئێستا هەیە چەق بەستوو بێ بەڕاستی دواکەین و کاروانەکەشمان ناگاتە ئاسۆ بۆ ئومێدەم لەم ڕێگەوە لەم پەیامانەوە بتوانین پەیامی خۆمان بگەێنین و بەردەوام بن سەرکەوتنتان بۆ دەخوازم هەمیشە سەربەرز.